بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، ئامادەبوانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله. لەم یاد بوو مانگی یادی لەدایکبوونی فەخری عالەمە عليه الصلاة والسلام، لەم بۆنەیە کە دیداری زانایان و بانخوازانە. سڵاو و ڕێز و درود ئەنێرین بۆ فەخری عالەم عليه الصلاة والسلام و ئەم یادە پیرۆز دەکەین لە هەموو موسڵمانان و لە هەموو بەشەریەت. سوپاسی ڕێکخراانی ئەم دیدارە ئەکەین بە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە، دەستخۆشیان لێکەین و مێ دەکەین کە بەردەوام کۆڕ و دیداری لەم بابەتە ئەنجام بان و بتوانن خەمخۆرانی ئەم دینە، خەمخۆرانی ئەم میلەتە کۆ بکەنەوە و ئاڵوگۆڕی بیر و ڕابکەن و کاری جوان و ئیجابی ئەنجام بن. بەڕێزان، دیارە ڕۆڵ و کاریگەری زانایان عولەما لە سەراسەری مێژووە لە ئاستێکی گەورایە و ئەوان تەواوکەری و ئیدامەپێدەری بەردەوامکردنی ئەم دینەن کە دینی خاتەمی پێغەمبەرانە و پەیام تەواو بووە، ڕیسالە تەواو بووە، نیعمەت تەواو بووە، وەحی وەستاوە. شوێنکەوتووەکان ئەبێ بە چاودێری و بە ڕێنمایی و بە ڕابەرایەتی زانایان و بانخوازان دینداری خۆیان ئەنجام بن. بۆیە هەر ڕاپەڕین و هەر ڕابوون و هەر حەرەکەتێک کە بێوێ خزمەت بە ئیسلام بکە و خزمەت بە موسڵمانان بکە، پێویستە زانایان ڕۆڵی کاریگەریان ببێ و حزوریان ببێ. زانا وەکو مەبەلیغ و ڕێپیشاندەر، وەکو مبەین و بەرچاو ڕوونکەرەوە، نەک وەکو ڕەجوڵ دین، چونکە لە ئیسلامە ڕەجوڵ دین نییە، عالمی دین هەیە. لە ئیسلامە قودوە هەیە، ئیمامی هیدایەت هەیە. بۆیە زانا پێویستی بەوەیە کە لە پێش هەر کەسەوە خۆی کۆڵەکەکانی قودوەبوونی خۆی، ئەحکامی قودوەبوونی خۆی ئەنجام بە، تاوەکو بتوانێ مێستاقیەتی ببێ، تاوەکو بتوانێ ڕابەرایەتی ئوممەت بکە. ئەم پرۆسەیە پرۆسەی خۆ پێگەاندن و محکەمکردنی دوو ڕوکنی ئیخلاس و ئیتقان و شارەزایی و علمێک کە نەفعی بۆ خۆی و بۆ خەڵکیش ببێ. شارەزایی لە شەریعەت و شارەزایی لە واقع
وهەڵگۆزینی حکمی شەرع لە کتاب و لە سوننەی صحیح بۆ ڕۆژانەی کۆمەڵگا، ڕۆژانەی تاکەکانی کۆمەڵگا ئەرکێکی قورس و ئەرکێکی گەورەیە. ومێداوەرم زانایانی موسڵمان، زانایانی گەلی ئێمە موفق بن زۆرتر بەرەو ئاستی مەسئولیەتی خۆیان هەنگاو بنن. بێگومان لە بیرمانە کە هەمیشە ڕژێم و دەسەڵاتەکان ئەیانەوێ زانایان ڕوو بە خۆیان ببەن و بیانکەنە دەرباری و بیانکەنە کۆمەکی شەرعاندنی ئەو شتانەی کە ئەیکەن. ئەمەش بەڵایەکی گەورەیە لەسەر عیلم و لەسەر عولەما. و هەمیشە لە مێژووە زانا گەورەکان تووشی دەرگیری و بەرهەڵسکاری بوون لەم بارەوە. ئەو لەلایەکە و لەلایەکی ترەوە زانا ئەگەر چاوی لە دەمی سەوادی خەڵک بێ و چاوی لە فەیسبووک بێ و چاوی لە چەپڵەی خەڵک بێ، لەوێوە بچێتە ناو نجومیەت و ڕەمزیەت و دەرکەوتن، ئەویش بەڵایەکی ترە. ئەسڵەوەیە زانا متەوازن، شەرعڕە و وەسەتی بێ، نەچاوی لە دەسەڵات بێ، لە چاوی لە خەڵک بێ، چاوی لە شەرع بێ، چاوی لە کتاب و سوننە بێ، چاوی لە ڕەزامەندی خوا بێ. ئێمە لەم ڕۆژگارە هەستەکەین کە پیلانی گەورە، پلانی مەحکەم دژ بە دینی خوا هەیە. هەموو عەسر و سەردەمەکانیش هەروە بووە. بەڵام گرنگە ئێمە لە عەسری خۆمان ئاژین. ئەرکی زاناکان، ئەرکی حەرەکاتی ئیسلامی، ئەرکی تەجەموعات و کۆمەڵە ئیسلامیەکان ئەوەیە کە زیاتر استراتیژی بین، بیرکردنەوەی قوڵمان ببێ و زیاتر یەک ڕیزی بپارێزین و زیاتر مەشغوڵ نەبین بە شتی لاوەشی و لقوپۆت. لەگەڵ جەوهەرە مامەڵە بکەین، لەگەڵ مەقاسیدی شەریعەتە نزیک بین و مامەڵەی سەردەم بکەین. سەوابتی دین معلومە، مەقاسیدی شەریعەت معلومە، ئەبێ ئەوانە بەوسەلە بن، ئەوانە کۆکەرەوە و ئاراستەکەری بانخواز و زانا بێ. پرۆژەی تەجدید کە ئەمڕۆ وەکو ئەفراد ڕەنگە ئەنجام نەدرێ، بەڵام وەکو کاری جەماعی، وەکو جەماعات و حەرەکات ئەتوانن پرۆسەی تەجدید و نوێکردنەوە ئەنجام بن. ڕاستە نبووەت نەماوە، عیسمەتیش نەماوە. هەر کەسێک کارەکە، داعوەکە، مەعسووم نییە، ئەخطائی هەیە. بەڵام پێکەوە کارکردن، کاری جەماعی بە شوورایی کارکردن ئەتوانێت تا ڕادەیەکی زۆر کار و حەرەکەت مەحفوظ بکا لە تێکەوتن و هەڵە. گەلی ئێمە گەلێکی موسڵمانە، محتاجی زانایانە، محتاجی
دەرمانی ئیسلامە، محتاجی لێبڕان و خەمخۆریەکی زۆرترە. زانایانی ئەمە درێغیان نەکردووە بە گشتی، بەڵام لەوە زۆرتری ئەوێ. داواکارین خوای پەروەردگار هەموو لای هەموو موفەقە و ڕێکخراوەی ئەم دیدارە سەرکەوتووتر بکە، جێگای سوپاسە و هەموومان موفەقکە بۆ ئەوەی کە ئەبێ بیکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.